بڕیار وایە سبەی نێشاندی دانوستانکاری ئەتۆمی ئێران و ئەمریکا بە نێوەندگیری عومان کۆ ببنەوە. دەسەڵاتدارانی ئێران دەڵێن شاندەکەیان تەواوی دەسەڵاتی پێدراوە بۆ گەیشتن بە ڕێکەوتن. ئەوکات لایەنی ئەمریکیش ڕایگەیاندووە پێویستە لە ماوەی 2 مانگدا پرسی ئەتۆمی ئێران چارەسەر بکرێت. دانوستانەکان لە مەسقەتی پایتەختی عومان دەبێتە شوێنی بە یەکگەیشتنی شاندی ئێرانی و ئەمریکی. هەردوو شاندەکە بە ئامادەبوونی وەزیری دەرەوەی سەڵتەنەتی عومان کۆ دەبنەوە و پرسی ئەتۆمی ئێران چاوچێ دەکەن. بەپێی میدیای ئێرانی وەفدەکەی ئێران پێش نیوەڕۆی شەممە دەگەنە عومان و چاوەڕێ دەکرێت دوای نیوەڕۆ کۆبوونەوەکان دەست پێ بکات. میدیای فەرمی ئێران بڵاوی کردوێتەوە شاندە ئێرانیەکە لەلایەن عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران سەرۆکایەتی دەکرێت. عەراقچی دیبلۆماتکارێکی بە ئەزموونی ئێرانیە و لە ساڵانی ڕابردووشدا کارەکتەری سەرەکی شاندی ئێرانی بووە لە ڕێکەوتنی ساڵی 2015دا. ئەو کات شاندی ئەمریکیش لەلایەن ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرۆکایەتی دەکرێت. کە ویتکۆف سەرمایەدارێکی بواری خانوبەرەیە و هیچ ئەزموونێکی دیبلۆماسی نییە، بەڵام لە ئیدارەی ترەمدا ئەم چانسەی پێدراوە. هێشتا یەک قسە یەکگرتوونیە لە نێوان ئەمریکا و ئێران لەسەرەوەی شێوازی کۆبوونەوەی شاندەکات چۆن دەبێت. بەڵام لایەنی ئەمریکا لە ئاستی باڵادا دەڵێن کۆبوونەوەی شاندی ئەمریکی و ئێرانی بە شێوەی ڕاستەوخۆ دەبێت و هەردوو شاندەکە لە یەک ژووردا کۆ دەبنەوە. لە هەمان کاتدا بەرپرسانی ئێرانی دەڵێن کۆبوونەوەکە ناڕاستەوخۆ دەبێت. عەلی شەمخانی ڕاوێژکاری باڵای عەلی خامنەئی ڕێبەری باڵای ئێران ڕایگەیاندووە ئێمە دەسەڵاتی تەواومان بە شاندەکەمان داوە. ئەم دانوستانەش وەک دەرفەتێکی تەواو بۆ چارەسەرکردنی پرسی ئەتۆمی دەبینین. پێویستە ئەمریکاش دانوستانەکان بۆ نمایشکردن بەرامبەر بە کامێرا نەبینێت و گەر دۆسیەی ئەتۆمی ئێران وەکە ڕەشە دەبینێت ئەوە دەرفەتێکە و با چارەسەر ببێت. شەمخانی ڕاشی گەیاند ئێران لە ژێر گوشار و ڕەشەدا دانوستان ناکات. پێویستە دانوستانەکان دوور بێت لە زمانی ڕەشە و لەسەر بنەمای ڕێزگردن بێت لە بەرژەوەندی هاوبەشەکانی نێوان هەردوو وڵات. لەگەڵەوەشدا پێویستە کاتی تەواو دەستەبەر بکرێت بۆ گەیشتن بە ڕێکەوتن. ئەو کاتە عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران و سەرۆکی شاندە ئێرانیەکە ڕایگەیاندووە گەیشتن بە ڕێکەوتنی ئەتۆمی لە ماوەی ئەو وادەی کە ئەمریکا دیاری کردووە کە 2 مانگە کارێکی ئەسەمە. بەڵکو پێویستە ڕێکەوتنێکی کاتی بکرێت کە ئێران ئەمەی پێشنیار کردووە و دواتریش کار بکرێت بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی هەمیشەیی. هەرچەندە ئێران ڕەتی دەکاتەوە کە پرۆژە ئەتۆمیەکەی بۆ دروستکردنی چەک بێت، بەڵام ئەمریکا و قەوارەی زایۆنی متمانیان نییە و جەخت دەکەنەوە کە دەبێت تاران بە ڕێگەیەکی باوەڕپێهێنەر دڵنیایان بکاتەوە لەوەی چەکی ئەتۆمی دروست ناکات.